سیدە مچاوی ئافرەتکە لوتێکی تەشیلەی درێژ ئەمە سوورە زایمە تەجمینی کردووە چاوێک جوان سیدێکی کۆرە خۆیەتی خۆی نییە بە قورئان ئادەسەیە ئەمەشی پڕ کردووە لازانم لە کەف و کوڵ و لە چەوری ئەمەش بۆ تەکسوفی لەرە لێوی ئەوەی ئاوسانوە بە قورئان کاتی خۆی پێمانە و لیشکولێرە هەرگاڵتەمان پێکردن ساکەنی زۆر بەشانازیەوە هەر چەند ساڵ جارێ بۆتۆکسێکی تیەکا و فیلەرێکی تیەکا و هەی ئاوسێنێ بەس جوانی ئەمە پێ بڵێ لە چی ئایا بەس پێم بڵێ یعنی جوانەکانیش لە ئینسانە نەماون هەرچیە سیرەکی جارێ ئەبێ بچی پرسیار بکەیت سوێن و قورئان و تەلاقی بیبڵی تەجمینی بۆ نەکراوە اینجا بچی بیخوازیت کاتی خۆی گەنج لە ئەخلاق و لە کۆمەڵەش پرسیارێ کرد سەبەی پرسیاری شادەکەیکی دوای پرسیاری ئەو دکتۆرێکی کە تەجمینەکەی بۆ کردووە ئەمە نەماوە بەداخەوە یعنی طبیش هەمووی باوەڕم پێ بکەی ساکەنە بە دوای دکتۆرێکی باش ئاگەڕم لە دکتۆری شەویلگەیە بۆ لە دکتۆری دانە لە دکتۆری لوتە قوربوژویە ئەلێم کاکە ئێمە ئیشی قوڕ سەرەتانی قوڕیزی بۆ لامان پێویستم بە دکتۆرێکە لەو بوارەیە قاڵ بێ ئەلێم بەخوا کاکتۆ هەمووی خەریکی تەجمیلە پارەکە لەوەیایە سبحان الله هەتا عەقڵێتەکان گۆڕاون بۆ هەموو خەڵک طبەکەش بۆ بە قوربانی چی بۆ بە قوربانی کرێمات و تەجمیل و جوانکاری کابرات عملیاتی بۆکەی ئەلێ کاکتۆ شوێنەوارەکەی دەرەکەوێ ئەلێ مەملەکەتی وێران بێت تۆ سەرەتان باسی چیم بۆکەیت تۆ دوعا بکە چابیتەوە باسی شوێنەوارم لەگەڵاکەی لەبەرەوە دنیامی ئەی کاکتۆژە تخوا کرێمێک لەیزەرێک شتێ شوێنەوارەکی دوای دیایەڵێ سەیری ئەم خەمانە بکە خەمی ئافرەت هەمی بۆ بەما مڕۆی ساکەنە چیدا ئەنی لە بازاڕە ئەبێ حیجابەکەش تەجمیلی تیابێ ئەبێ جوانکاری تیابێ ڕازانۆری تیابێ بۆی کە ئینسان بیکڕێ